گەورەی لەبارەی میدیای پارتی نایزانی چییە؟ میدیای سەپۆرتکراوی پارێنە و چۆن شکستی هێنا؟ سوپای ڕاگەیاندنی پارە دزراوەکان چۆن نەیتوانی خۆپیشاندانی هەرچیەکان کرد بکاتەوە؟ پارتی دیموکراتی کوردستان خاوەنی سوپایەک لە میدیای فەرمی و نافەرمیە، بەڵام ئەو میدیایە هەرگیز نەیتوانیوە لە دۆخە سەختەکاندا فرێ حیزبەکەیان بکەون. بە جۆرەی بەدوەداچوونەکانی کۆباس، پارتی 25 کەناڵی جیاوازی ناوخۆیی تەنها لە سنووری هەولێر و دهۆکەیە کە لە کاتی پێویستدا ستارجەمیان بۆ بانگەشەی خۆی بەکاردێنێت، بەڵام لە کاتی ئاساییدا هەندێکیان بابەتی کۆمەڵایەتی و شتی جیاواز بڵاو دەکەنەوە. جگە لە کەناڵە ناوخۆییەکانی، ئەم حیزبە 7 کەناڵی ئاسمانی بەپاری نەوتی دزراوی خەڵکی هەرێمی کوردستان بەڕێوە دەبات، لە تەنیشتی ئەوانیشدا نزیکەی 150 پەڕەی فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دیکە ڕاستەوخۆ بەرژەوەندیەکانی ئەم حیزبە دەپارێزن. بەڵام لە ڕووداوی گوندی لاجان و ناڕزایەتی هەرچیەکان ئەم میدیایە فەشەلی هێنا و نەیتوانی ئەو دۆسەیە وەک خواستی حیزبەکەی لای خەڵکی کوردستان و میدیای جیهانی وێ نابکات، هەرچەندە لە سەرەتای هێرشی هێزەکانی پارتی بۆ سەر خەڵکی گوندەکە زۆر هەوڵیاندا بیشارنەوە بێدەنگی لێ بکەن، بەڵام نەیانتوانی. شکستی میدیای پارتی بە شێوەیەک بوو کە ئاڕاستی ڕووداوەکانیان وەک هەمیشە ئاڕاستی دەستی دەرەکی کرد، ئەگەرچی تەواوی هێزی حکومەتیش لە پشتیە میدیایە وەستا، هەر بۆیە ڕاستەوخۆ دەستگای پاراستن خۆی دەستی کرد بە هەڵمەتی ڕوبەڕووبوونەوەی میدیاکانی دەرەوەی حیزبەکەی و لە گۆڕەپانی ناڕەزایەتیەکان بە زەبری هێز دووری خستنەوە. دوورخستنەوەی میدیای دەرەوەی پارتی لە گۆڕەپانی ناڕەزایەتیەکان هۆکار بوو بۆ ئەوەی مەودای کاری میدیای حیزبەکەی خۆی فراوان بکات، بەڵام بەوەش ئەو سوپایە دەستەوەستان مایەوە، شکستی خوارد لە پێکانی ئامانجەکانیدا.